چارەنویسێ خانمەکە ئەمریکیە بە داعشڕە دەبە مژارێک قانونی. نامزەتên دموکرات bi bawerên pêşkefti xwaz ve dikevine berêkaniya serokatiyê. û piştî gera heftî welatan Bedirxan tecrübeya xwe bi Kurd Connection re hevpar dike. سڵاو ڕێز و هیڤێن دەمەخۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. لای منیشەوە سڵاوم کاتە هەموو کاتێکتان شاد. فڕۆکên hêzên hevpeymanan êrîşên nû dikin ser bingehên dawiyên xilafeta Komala Dewleta Îslamî Daeş piştî hewlên valakirina wan deveran ji sivîrên ku asê mabûn. Ev êrîşên firokan hevdemê êrîşên topan bûn li ser gundê Baghos duh pênşembe rojekê piştî veguhastina 2000 medeniyan ji wê deverê. Êrîşa dawî alîkar bû ji pêtir ji medeniyan re heta xwe ji destê Daeş rizgar bikin. Komandarekî hêzên Sûriya Demokrat gotiya dengê Amerîka gelek şervanên Daeş xwe daye destê wan. Bawerî heye ku hişta sedan milîtan yên Daeş li wê deverê mane. دۆسەی هودا موسەنا ئەو کچەی کە لە ئەمریکا لەدایک بووە و پاشان چۆتە ناو داعشەوە دەبێتە مەسەلەیەکی یاسایی لە کاتێکدا بەڕێوەبەرایەتی ترامپ دەڵێت هاوڵاتی ئەمریکا نییە چونکە ئەو کاتەی لەدایک بووە باوکی دیپلۆمات بووە بەڵام پارێزەری خێزانەکەی دەڵێت ئەمریکاییە و دەبێت بهێنرێتەوە بۆ ئەمریکا و لێرە دادگای بکرێت. باوکی ئەو کچەی کە لە ئەمریکا لەدایک بوو چۆتە ناو داعشەوە ڕۆژی پێنجشەمە سکاڵای یاسایی دژ بە بەڕێوەبەرایەتی ترامپ تۆمار کرد چونکە دەیەوێت ڕێگە بدرێت بە کچەکەی بگەڕێتەوە بۆ ئەمریکا. نێوەندی یاسایی دەستوری بۆ مسلمانان لە ئەمریکا ئەو سکاڵایی لە بری ئەحمەد عەلی موسەنا باوکی هودا موسەنا تۆمار کردووە. وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ لە میانەی وتوێژێکیدا لەگەڵ کەناڵی NBC گوتی هودا موسەنا ڕێگەی پێنادرێت بگەڕێتەوە ناو ئەمریکا. ڕەنگە لێرە لەدایک بوو بێت بەڵام هاوڵاتی ئەمریکایی نییە و نابێت ئەمریکایی. مەبەستی پۆمپیۆ ئەوە بوو باوکی هودا دیپلۆمات بووە لەو کاتەدا بۆیە مناڵەکەی لێرەش لەدایک بێت نابێت هاوڵاتێکی ئەمریکایی. سەرۆک ترامپیش لە تویتێکدا ڕایگەیاند ئەو بە وەزیری دەرەوە پۆمپیۆ گوتووە ڕێگە نەدرێت موسەنا بێتەوە ناو ئەمریکا. بەڵام پارێزەرەکەی ئەو کچە تەمەن 24 ساڵانەی کە پاش ڕادیکالبوونی چۆتە ناو داعشەوە دەڵێت ئەو بە تەواوەتی ئەمریکاییە و دەبێت لێرە دادگایی بکرێت. هودا موسەنا لە ساڵی 1994 لە نیو جەرزی لەدایک بوو چەندین مانگ پاش ئەوەی باوکی وازی لە دیبلۆماتی هێنابوو. ئەو هاوڵاتی ئەمریکایە و پاسپۆرتی هەیە ڕەنگە یاسای شکاند بێت و ئەگەر وا بێت ئەو ئامادەیە باجەکەی بدات. ئێمە ناتوانین نکوڵی لە هاوڵاتی بوونی کەسێک بکەین کە یاسای شکاندووە. ئەمە ئەمریکانیە باشترین سیستەمی یاساییمان هەیە لە جیهاندا و دەبێت بە پێی ئەوە بڕۆین. هودا لە ساڵی 2014 چوو بوو بۆ ناوناوچەی ژێردەسەڵاتی داعش لەو کاتەوە 3 جار هاوسەرگیری کردووە و ئێستا کوڕێکی تەمەن 18 مانگانیشی هەیە. پڕانیا شارەزا و تایبەتمەندên کۆمەڵên تیرۆریستی باوەڕ dikin ku digel jinavbirina xilafeta Dewleta Îslamî hêşta Daeş hêzeke şiyana şeran heye û jinavbirnavê bi yekcarî jî nemisoger e. Li wan pisyar ew e şerê li dijî vê komelê piştî têkdana xilafetê divê çawa be. Me ev pirs ji çalakvanê siyasetê Ciwan Yusuf kir ew bi Skypê ji Swîsrayê bi me re diaxift. divê rejêmeka demokratî çêbibe, divê civateka nermî vekirî çêbibe, divê aborîka baş çêbibe, divê hişekî yan jî ramaneka nû derbas bê hindirwê civakê ev tev jî pevra heta karibe Daeş ji hindirwê vî realîtî yan jî waqeî pêkişandin. Kak Ciwan tu dibêjî ev e şêweyê nû yê şerê Daeş? Ez bawerim ev û heger ev şer çê nebe yani ev şer zû zû dest pê neke wê herwe carke dî wê Daeş xwe nû bike wê birengekî dî derkevê. Wekî got bêma çawa firmekî navê wî na olîka misilmantiya bargirtîka terorîstiya di hindirwê wê na da emirê wê na bêhtirî 1400 saliya na nûwa na ramaneka nûwa yan jî fikrekî nûwa yek karibê دۆرا وێنا خۆشکایی چاویردۆر بکەیت. باشەکەکی جوان دیگەل هەندیژی گەلک باوەڕ dikin کوژبلی و مەسەلا ئایدۆلۆجیا داعش خەڵک بەحەز بکە
هێزین چەکدار گروپên çekdarên piçûk piçûk ji hêmane di Iraqê de û di Sûriye de jî eger hat û li gor ku gotina te jî tu ji wesa dibêjî di wextekî de wan şerekî dî dest pê kir wan komala bi her navekî dî hebe wê kê bikin armanca xwe çûk em dizanin berîn hal wana wa dest pê kir Iraqî kirin hikûmeta Iraqê Kurd kirin armanc Amerîka kirin armanc lê niha em dibînin Rûsya jî dijminê wê ya rejêma Esed dîsa di berokê dijminatiya Daeş de ye gelek dijmin ji Daeş re çêbûne Daeş wê bi şêweyî were beroka veke يعني براستي او بخوا هبونا داعش هبونا في فكري هانا بري هنجي قاعدة جي او بخوا دجبريا عالمي تفات كي يعني ندجبريا تاني والله هيزكت كي كردات كي يانجي عربات كي يان فلهات كي يانجي هوات كي نا دجبريا جياني تمامي دكي جبر او تخوازي جو تاني رامانا وينا تاني اولتيا وينا بسر بكوي او كاربي وكبري تشاوا بيخمبر تنبو وبشور درباس بو باقا ولاطا وبشور افقا ولات بندستكرن ولو جي داعش تخوازي جبوي ولو مقو داعش نرى مانك نوا نا هشكي نوا نا اولكي نوا عمريوي 1400 صالة وترمي وينا كورة دهندروي جواكا مسلمانتية دا او بناغين كتب عسكري جبو شرينوي داعش امريكا بكاربة رولي دوي قناغي دا ببينا قناغا بشتي جناف برنا لشكرية داعش يعني مخابن وكا جو حتى انهاتي خياكرن اوروبا بتبايي هي اف قناغ نداي برشعبي خو نتني امريكا جبر داعش دجي اوروبا داعش دجي روسيا جي داعش دجي نظام جي داعش دجي كرداي جي داعش دجي سوريا جي لتني وكا قوتي برنجكي مصدر دجي اوروبيا جبر داعش دبيني فله بخوا يعني دجي مسلمانتيننا يانجي قاورن جلوما قرك بري حموتشتي اوروبي وامريكي هفپاریکێ چێ بکن ji بۆی خاtirê çareserekê konevانî siyasî abûrî civakî di hundirûyê Sûriya û Iraqê de çê bikin û di hundirûyê herêmê tevî de jî ji bo karibên rê bigirin li ser nûbûn ya derketina grupekî dî belkî nebna vê Daeş bê belkî navekî dî lê hebe Divê hevpeyvînê de me çend pisyarên dî ji Ciwan Yusuf kirine hûn dikarin li ser platformên mîdya civakiya beşê Kurdiya dengê Amerîka bibihîsin û sînatorê Ostanê Vermin Bernie Sanders careke dî xwe ji bo hilbijartinên serokatiya Amerîka bi 2020 namzed dike Sanders û namzedên dîn demokrat bi bîr û boçûnên pêşkeftin xwaz ve têne pêş. بەڵێ لە هەمان کاتیشدا سەرۆک ترامپ و چەند کۆماریەکی تر ئەمانە دیموکراتەکان بەوە تاوانبار دەکەن کە بەرەو سۆشیالیزم دەڕۆن و دەڵێن ئەمەش دەبێتە قۆناغێکی نوێی مشتومڕ بۆ ساڵی داهاتوو. بە بەشداری چەندین کاندیدای دموکرات بۆ سەرۆکاتی هەڵمەتی ڕەکەبەری بۆ دەنگدەران زۆر گەرم دەبێت. دەتوانین لەو خەباتەدا سەرکەوتوو بین هیوای گەورەتان هەبێت بە سەختی خەبات بکەن و سەرکەوتوو بن. سناتۆری ڤەرمنت کە خۆی بە سۆسیال دموکرات دەزانێت لەم دوانەدا تێکەڵبا کاندیداکان بووە. هەڵمەتی ئێمە بۆ پێکێنانی حکوومەتێک و ئابوووریەکە نەک بۆ چەند کەس بەڵکو بۆ گەلێک کەسان بێت. کاندیدێکی دیکەی دموکرات لە هەوڵی پلانی نۆ بۆ ژینگەدایە. لەڕادەبەدەر خۆشحاڵم کە هەوڵ دەدەین ئەو وڵاتە بۆ داهاتوو بگوازینەوە و نامانەوێت لە ڕابردووماندا چەقبەستوو بین. بەڵام جەختکردنی دموکراتەکان لەسەر پلانەکانی ژینگە باز لەسەر دەوڵەمەندان و بەرفرەوانترکردنی بیمەی تۆندروستی وای کرد و کۆمارەکان و سەرۆک ترامپ بەرهەڵستی ئەو پرۆگرامانە بن. هێشتاش کەسانی وا هەن کە دەیانەوێت لێرە لە ئەمریکا سۆسیالیزم دابمەزرێنن. جارێکی دیکە پێتان دەڵێم و با جیهانی گوێ لێم بێت ئەمریکا هەرگیز نابێتە وڵاتێکی سۆسیالیستی هەرگیز. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەڵێت بوونی دەمەتەقەیەکی ئازاد تایبەتمەندی پارتی دیموکراتە.
بەخێر بێن بۆ پارتی دیموکرات. ئێمە ئەوەنین هەر کەس هەرچی گوت دژڕاستی بکەین. نابینە پاشکۆی کەس و هەر کەس ویستی بێتی پێشەنگی پارتەکە بێت ئەو تایبەتمەندیەی نەبووە. ئێمە فرەچەشن و یەکگرتوین. دموکراتەکان لە ڕابردوودا جیاوازی ئایدۆلۆژی و کێشەی نێو خۆیان هەبووە. لایەنی جۆرە و جۆر لە پارتی دیموکراتدا هەیە، 1، 2 یان 3 کاندید نوێنەرایەتی هەمویان دەکەن. دەنگدەرانی دیموکرات بە دوای ئەو کاندیدانەدا دەگەڕێن کە تایبەتمەندی دیاریکراویان هەبێت. گەنج و پێداگیر بێت و توانایی پێویستی هەبێت وەڵامدەری گرفتەکەی وڵات بێت. ئەوان بە دوای کەسێکدا دەگەڕێن کە هاوشێوەی دانۆڵد ترەمپ نەبێت. جێگری پێشووی سەرۆک جۆ بایدن و شارەداری پێشووی نیویۆرک مایکل بلومبێرگ هەردوو لە داهاتووی نزیکدا بەشداری هەڵمەتی سەرۆکایەتی دیموکراتەکان دەکەن. لە میانی وتاری ساڵانیدا بۆ پەرلەمانی رووسیا سەرۆکی وڵاتەکە ڤلادیمیر پوتین پەیمانیدا وەڵامێکی جیاوازی هەبێت بۆ ڕۆژاوە بە تایبەتی ئەمریکا لەسەر ئەوەی ئایا واشنگتن بڕیار بدات موشکی مەوداناوەندی ناوکی لە ئەوروپا بڵاو بکاتەوە یان نا. سەرۆکی رووسی دەبێژە وڵاتەوی ناخوازە ڕوبڕووی ڕۆژئاوا ببە لێ ئەو دێناڤەندن بڕیارێ لە ڕۆژئاوا بکە ئارمانج ئەگەر ئەمریکا خەمین مۆسکۆ بەرچاف نەکە. لەیەکێک لە هەرە وتارەکانی بەرەنگاربوونەوە کە ئاڕاستی ڕۆژاوا کرا لەم ساڵانەی دواییدا، ئەمەش سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین ڕخنەی لە کشانەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرت لە ڕێکەوتنامەی موشکی مەوداناوەند. پوتین هۆشیاری دای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دژی دانانی موشکی مەوداناوەند لە ئەوروپا. ئەمریکا ئەوەی فرامۆش کردو بە مەبەستی ناوەڕۆک و شوێنە دیاریکراوەکانی پەیماننامەی موشکی مامناوەندی هاوێژی پشتگوێ خستووە. من دووبارەی دەکەمەوە هەر یەک لەلایەنەکان بڕیارە دەست بە لەناوبردنی موشکی مەوداناوەند بکەن لەگەڵ ئەو بنکانەی موشکەکانیان لەخۆ گرتووە. لە وتارەکەی بۆ خانەی سەر و خواروی پەرلەمانی فیدراڵی لە کاتی وتاری ڕاگەیاندنی ساڵانەی لە 20 مانگی 2 سەرۆکی رووسیا گوتی مۆسکۆ نەکتەنها ئەو وڵاتانە دەکاتە ئامانج کە بنکەی چەکەکانی ئەمریکای لەیە بەڵکو خودی ئەمریکاش. رووسیا ناچار دەکرێت بە دروستکردن و دانانی ئەو چەکانە نەکتەنها سیستەمی موشکی ئەو ناوچانە بکاتە ئامانج، بەڵکو ئەو شوێنانەش دەگرێتەوە کە بڕیاری بەکارهێنانی چەکی تێدا دەدرێت لە دژی ئێمە. لە 2 مانگی 2 دوا بە دوای 5 ساڵ لە تۆمەتی گەرم لەلایەن ئەمریکا هاوپەیمانێتی ناتۆ کە مۆسکۆ بە پێشێلکردنی ڕێکەوتنامەی سەردەمی شەڕی سار تۆمەتبار دەکات بەڕێوەبەرایەتی دۆناڵد ترامپ ڕێکەوتنامەی موشکی مامناوەندی ڕاگرت کە پەیماننامەیەکی سەرەکی کۆنتڕۆڵکردنی چەکی ئەتۆمی بوو لەگەڵ رووسیا. رووسیا بەرژەوەندی ئاسایشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای خستوەتە مەترسیەوە. ئێمە چیتر پابەندی ئەو ڕێکەوتنە نابین لە کاتێکدا رووسیا بێشەرمانە پێشێلی دەکات. واشنگتن 6 مانگیدا بە مۆسکۆ بۆ پەیوەستبوونی تەواوی بە ڕێکەوتنامەکەی INF بەرلەوەی ماوەکەی کۆتایی بێت لە 2 مانگی 8دا. ناتۆ دەڵێت رووسیا ڕێکەوتنامەکە پێشێل دەکات بەهۆی پەرەپێدان و فراوانکردنی سیستەمی موشکی نۆئم 729 کە هاوپەیمانانی ڕۆژئاوا دەڵێن مەترسیەکی زۆر دەخاتە سەر ئاسایشی هەردوو لای زەریای ئەتڵانتیک. دەیان هاوڵاتی ئەمریکایی لە ئێستادا لە وڵاتانی جیهاندا بە بارمتە گیراون. دبرنامە تایبەتاش بۆ دەنگی ئەمریکا گرێتە ڤان ستێرنس دەگەڵ چەندێک ژمالباتین وان ئاختیە ئەفراپۆرت ئامادەکرێت. گەڕاندنەوەی 3 ئەمریکایی دی لە کوریای باکوورەوە لە مانگی 5 ساڵ 2010 سەرکەوتنێک بوو بۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ستایشی زۆری لێکرا. من زۆر سەرفەرازم بەوەی یارمەتی ئەم سێ هەواڵم داوە، ئەوان کەسانێکی زۆر بەرێزن. ئیداری ترامپ ستایش کراوە بۆ گەڕانەوەی چەندین دیلی ئەمریکایی، بەڵام ئەمریکایی زۆر ئێشتا لە دەرەوەی وڵات بە دیلی ماونەتەوە. لەوانە ئاستین تێز ڕۆژنامەوانی ئازاد کە لە شەڕی نەوخۆی سووریا لە مانگی 8 ساڵ 2012 لەلایەن هێزەکانی دەسەڵاتی سووریا و دەست بەسەر کراوە کاتێک ڕووداوەکانی سووریا دەگواستەوە. دایکی ئەم ڕۆژنامەوانە ستایشی دەسەڵاتی ترامپ دەکات بۆ چالاکیەکانی بۆ ئازادکردنی کوڕەکەی. ئەم ئیدارەیە نیشانی داوە کە بەڕاستی هەوڵ دەدات بۆ گەڕانەوەی ئەمریکیەکان بۆ وڵات. ئێمە دەزانین ئەوان لەم بارەیەوە بە تەواوی چالاکن و بۆیەش دەستکەوتیان دەبێت. ئێمە هێشتا چاوەڕوانین و تا کاتێک ئەزیزەکەمان نەگەڕێتەوە ئەم چاوەڕوانیە بەردەوامە. ئەم چاوەڕوانی بۆ دیلەکان زۆر دژوارترە. جیسۆن ڕزاییان 544 ڕۆژ لە ئێران زیندانی بوو. لە حوتە سەرەتاییەکاندا من نەمدەزانی چی ڕوویداوە، لەسەر خۆم نەبووم، ترسا بووم، بەڵام چاوەڕوانم دەکرد زوو تەواو بێت. دواتر زۆر بێئومێد بووم، پێیان گوتم تۆ بەم زوانە لە سێدارە دەدرێت و ڕێگای دەربازبوونت نییە.
ڕزاییان مانگیەکی ساڵ 2016 وەک بەشێک لە ڕێکەوتنی گۆڕانی زیندانیەکان لە نێوان دوو وڵاتەکە ئازاد کرا، بەڵام ئێشتا زیندانێکی زۆری ئەمریکایی لە ئێران ماونەتەوە. تکە یارمەتیم بدەن ڕزگار بم. 33 ساڵ خزمەت بە ئەمریکا ئەوەندە دەهێنێت کە وڵاتەکەم یارمەتیم بدات. رابرت لڤینسۆن ئەنداین پێشووی FBI ساڵ 2007 کاتێک کە سەرقاڵی لێ کۆڵنەوە لەسەر قاچاقی سیگار بوو لە ئێران ون بوو، بەڵام ساڵ 2011 ئەم ڤیدیۆی لێ بڵاو کرایەوە کە نیشانی دەدات زیندووە. ئێستا و دوای 12 ساڵ لە ڕەفاندین لڤینسۆن دیار نییە چارەنووسی چی بەسەر هاتووە. وەزارەت دەرەوەی ئەمریکا دەڵێت ئەمریکایەکی زۆر لەلایەن دەسەڵاتانی بیانیەوە بە دیلی گیراون. حکوومەتی عێراق بڕیاری داوە بربەستە کۆنکرێتەکانی نێوانگەڕەکە سوننە و شیعەکان لە قەزای خورماتوو هەڵبگرێت لە کاتێکدا باری ئاسایشی شارەکە بەرەو باشتر دەڕوات. کاربدەست دەبێژن ADPTV بوان ئاستەنگان نینە و ئەوکاری لەسەر لاڤهاترین جوواکی دکن. ناکۆکی تایەفی و مەزهبی لە خورماتوو لە ڕابردوودا گەیشت بووە ئاستێک، تەنانەت دراوسەکانیش نەتوانن پێکەوە بژین. بۆیە حکوومەت لە ڕێگەی دانانی ئەم بربەستانە لە نێوان گەڕەکە شیعی و کوردیەکاندا دەیویست سنوورێک بۆ ناکۆکیەکان دابنێت، بەڵام ئێستا دۆخەکە بە شێوەیەک هێور بۆتەوە. چیتر ئەم بربەستانە پێویست نابن. حالیان ئیسەوەزی عامی لە شاری خورماتەوە زۆر باشە. لەو کاتەوەکەوە هێزی ڕەدسەری هاتەوە بۆ ئەمراکە وەزع دووز ئاسایشی دوو زۆر باشە و هیچ خۆڕقاتێک تا ئێستا ڕووی نەداوە. وەڵی ئەوەی ماوە بەس وەک جاران کەم بۆتەوە لێ ماوە هەتاگوێسا کەم بۆتەوە و لە جێکمان تەشکیل کردووە لە ئەنجومەنی قازای خورماتوە ئیدارە و لەژنەی ئەمنی شاری خورماتوو بۆ لادانی ئەو لادانیان کردنەوەی ئەو کۆڵانی کە پێویست نییە پێویست ناکە بگیرێت. نوێنەرایەتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق بەردەوام لە گفتوگۆ و هاتوچۆکردندایە بۆ قەزای خورماتوو. دەیەوێت پێکاتەکان لە یەکتری نزیک بکاتەوە و ئاشتەوایی لە نێوانیاندا بەرقەرار بکات. پێکاتەکانیش هەر یەکە و بەجیا دەیانەوێت یۆنامی لە مەزڵومیەتی خۆیان و ستەمی بەرامبەر تێبگەێنن. گەرەکانە بزانین مەیدانیان زیارەت بکەن منطقەکان گەڕەکانی کوورد و تورکمان عەرەب لەگەڵ هەستێک قۆمیەدانشن لەگەڵ هێزەکانی عێراقی و شورتە و یان پۆلیس و هێزی عێراقی و حتى لەگەڵ حاشر داوەتیان کردانشن گەرەکیانە منطقەکە ینی خۆیان پێش نوختەیان یەک بۆ ئەعمار یەکێوە مجتەمع سلمی بێت مەشاکل نەبێت گەرەکیانەوە چاو خۆیان زیارەتی مەیدانی بکەن لەسەر ئەمە 5 پرۆژە بۆمان کە بتێرنەوە بۆ دووس خورماتوو ئیشکرد. خورماتوو چەندین هێزی جیاوازی تێدایە، بەڵام حکوومەتی عێراق هێزی وەڵامدانەوەی خێرای لە گەڕەکە کوردیەکان جێگیر کردووە. بەو پێی ئەو هێزە بەشێک نین لە ناکۆکیەکانی ڕابردووی نێوان کورد و شیعە، بەڵام کوردەکان هێشتا لە دۆخەکە نیگەرانن. دوێ شەوزەلامی ڕۆیە مۆلهین دۆمینەی سەنە لە حیجەمیلەوە چوە ناو تورکمانەکان فشتێکی گیانیا پێدایە ئەلێداکێ لێداکوێ دەرچووە تورکمان نایە پێوە ئەمە حاڵ نیەمە هاینتیە نەوەڵڵا بینی تورکمان و باشە تا ڕادەیەک ینی تورکمانەکان ئەوانەی کە دەسە لە ئاژاوەکان نەبووە لە کوردان زۆر باشن، بەڵام ئەوانەی کە دەسە لە ئاژاوەکان بووە وەکو لایەنی بەدر وەکو عسایی بۆ ئەیلاوەلا بەڕاستی تۆزێک هین هەیە، بەڵام تا تاکو ئێساکە کێشەمێشە نیە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا چەندین جار شەڕی خوێناوی لە قەزاکە لە نێوان کورد و تورکمانی شیعە ڕوویان داوە، بەڵام ماوەی ساڵێکە تا ڕادەیەک سەقامگیری بۆ قەزاکە گەڕاوەتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، خورماتوو. وی ji bo rêzgirtinê li meha dîroka Reşpîstan çalakî li hercên Amerîka tên kirin Pamîrema li Kalîforniya li nîşandana filîmekî amade bibû ku serpêhatiya jiyana şaîreka bi navê Audre Lorde. بەڵێ دید و بۆچوونەکانی خانم لۆرد لە شعر و میوزیک و هونەردا ڕەنگی داوەتەوە. I am a cultural worker. I believe in poetry. من کرێکارێکی کولتوریم، بڕوان بەشار هەیە، بەبیر و ڕای من هۆنەر دەتوانێت هێزمان پێ ببەخشێت تا ببین بۆ کەسایەتیە دەمان هەوێت. ئەمە بەشێک لە وتاری نووسەر و چالاکوانی فەمینیستی بەناوبانگی ئەمریکی ئادری لۆردە. مانگی شوبات لە ئەمریکادا بە مانگی مێژووی ڕەش دەناسرێت و هەر بۆیە بە یادی ژیانی ئەم فەمینیستە ڕەشە خەڵک کۆبوونەتەوە تا لەسەر چەمکی ئینتەرسێکشناڵەتی
واتە شیکاری فرەڕەهەندی باسکەن. ئینتەرسێکشناڵەتی تیۆریەکی پێناسەیە کە دەڵێت ستەم لێکراوەکان هاوکات لە بۆواری جۆرواجۆرەوە ستەمیان لێ دەکرێت واتە ڕەگەزی ئاینی نەتەوەیی و هەتا دوایی. ئادری لۆرد یەکێک لەو کەسانە بوو کە تێکوت چەسانەوەی ڕەگەزی جندری و چینی کرێکار دەبێت هاوکات بایەخی پێ بدرێت و ئەمیش وای کرد ئەم ژەنووسەرە ببێت بە بەشێکی گرنگ لە بزوتنەوەی شەپۆلی دووهەمی فەمینیستی، بزوتنەوەی هاوڕێگە خوازی و بزوتنەوەی هۆنەری ڕەشەکان. دەرهێنەری فیلمێک سەبارەت بە ئادری لۆرد باسی ئەوە دەکات کە چۆن ئەم ژنە لە هەمان کاتا کە ژیانی دانابوو بۆ خەبات جەختی کردە سەر ئەوەی کە دەبێت لە هەموو چرکەکانی ژیان تو بوونت چێژ وەربگری. ئادری لۆرد حەزی لە سەما بوو، لە چێشتی خۆش. ئادری ژنێکی ئازا بوو، خۆشەویست بوو، ترسێنەر بوو، میهرەبان بوو، کەسایەتیەکی زۆر مەزن بوو. دەنگی بەرز بوو، بێر بوو لە نووسیندا، لە کاتی چالاکەوانیدا لە زماندا ئەو هاندەری نووسینەکانی من بوو. بەڵام بایەخ نەدان بە شیکاری فرەڕەندەی چ زیانێکی بۆ بزوتنەوەکان هەیە؟ بەبێ شیکاری فەرەڕەهەندی دەنگی بەشێک لە کۆمەلگا سەرکوت دەکرێت. هەروایە کە بزوتنەوەیەکی دادپەروەرانە دەتوانێت خۆی نادادگەر بێت و ئاگاشی لێ نەبێت. ئەوە هەما دەنگی ئەمریکا، لانگ بیچ، کالیفۆرنیا. گەنجێکی دانیشتووی شاری سلێمانی بە پاسپۆرتی عێراقی هەتا ئێستا 7 وڵاتی جیهان گەڕاوە و با بزانین چۆن ڤیزای ئەم هەموو وڵاتی دەستکەوتووە. بەدرخان ئەو گەنجەی شاری سلێمانیە کە تاکوی ئێستا بە پاسپۆرتە عێراقیەکەیەوە 7 وڵاتی جیهان گەڕاوە و ئەوێت بیگەێنێت بە 100 وڵات. دوای تەخەڕوجم لە زانکۆ چیم کرد؟ خۆم هیلاک کرد بۆ مای 2 ساڵ، شەو ڕۆژی ئیشمە کرد، 3 ئیشم هەبوو لەو کاتەیە. ئیتر شتێکی کەمم کۆ کردەوە، وتم با دەست پێ بکەم بە گەشتێک. ئیترەوە بوو گەشتێک دەستی پێ کرد، دوای بوو بە دوان سیان، کەچی کاتێک کە زانم هات بەدەستەوە بە 4 و 10 و 20 و 50 و 7 تا ئەم دقەی قسە لەگەڵ بەڕێستاکەم. گەشتەکانی ئەم گەڕیدە گەنجە پڕن لە سەرکێشی و ملبلانێ. یەکێک لەو 7 وڵاتی سەردانی کردووە کۆریای باکوورە. لە هەمووی خۆشتر ڤیزەی کۆریای باکوور یەکێکە لە ئاسانترین ڤیزەکانی جیهان، بەڵام چوونە ژوورەوە ئاسانە، دەرچوون لێی قورسە. 24 سعات لە ڕۆژێکە، 2 ڕێبەر لەگەڵە، تەنیا بۆ کاتی خەوەکە بەجێت هێڵن. خەوەکەش لەکوێ لە ئوتێلێکی تایبەتە کە لە ناوڕاستی دوورگەیەکە و بۆت نییە لە هیچ قاتێکی ترا بۆستیت بێجگە لەو قاتەی خۆت کە ژوورەکەی خۆتیتە. بەدرخان پێی وایە کە خەڵکی کوریا زۆر بە خراپ باز ئەکرێن لە میدیاکانەوە، بەڵام ئەوە دوورە لە ڕاستیەوە، ئەوان خەڵکانێکی ئاسایین و حەزیان بە وەرزش و هونەرە. بەدرخان ئەڵەت گەشتکردن پەیوەست نییە بە پارەوە و خەرجکردنی پارەیەکی کەمتر ڕێگای خۆی هەیە. لە جیاتی لە ئوتێل بێنیتەوە، ئەتوانین لە هۆستڵ بێنیتەوە. هۆستڵ وەکو داخلی وە، خواردنیش لە جیاتیە بچین بۆ ڕێستورانتە بەناوبانەکان، نەتوانین لەسەر عەرەبانە و فاستفودەکان نامخۆین وەکو چۆن لای خۆمان لای مزگەوتی گەورە هەیە. بۆیە باشتر لە جیاتیەوە ئێمە هەوڵی ئەمریکا بین، چین بۆ سریلانکا، یا ئەگەر بمانێ بچین بۆ لەندەن، چین بۆ هەندستان، لە جیاتی دووبەی بچین بۆ کەمبۆدیا، لە جیاتی ڕۆما بچین بۆ ئەسفەهان و شیراز. لە ناوڕاستی جەنگی داعشە کاتێک کە گەشتمە کرد ئەنوت خەڵکی کوێموت کوردستان ئەکسەرانوت پێشمەرگە ئەزانین کوردستان لەکوێیە. ئەیتر ئەوە شتێکی زۆر خۆش بوو، ینی بەرەبەرە خەڵک چاوی ئەکرێتەوە و ئەزانێت کە کوردستان کوێیە و خەڵکەکەی جیاوازە لەگەڵ شوێنی ترە. ئەو مەبەستێتی ئەو بانگەشەیە پێچەوانە بکاتەوە بۆ خراپی پاسپۆرتی عێراقی بە ئەنجامدانی گەشت بۆ 100 وڵاتی جیهان. ئێستا ئەو شارەزای کولتور و زمانە جیاوازەکانی دنیا بووە و دنیابینیەکی تایبەتی هەیە بۆ ئەو شتانی لە گەشتەوە فێری بووە. دوای گەشتکردنیش بۆ دەرەکەوێت کە سیاست چەند شتێکی قێزەوەنە، بۆ دەرەکەوێت کە ڕەگەزپەرستی شتێکی زۆر خراپە، لێبوردەیت زیاترە بێ، خەڵکی جیاوازت زیاتر پێقبوڵە بێت. گەشتکردن باشترین فێرگەی بێ دیوارە، لەبەرەوەی ئەو شتانی کە لە گەشتکردن ئەیبینیت قەت لە خوێندن یا لە زانکۆ قەت وەری ناگریت. لە ئێستادا بەدرخان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ژمارەیەکی زۆر هەواداری هەیە و ئەوان بە بەردەوامی چاوەڕێی ئەو ڤیدیۆ و چیرۆکانە ئەبن کە ئەم گەڕیدەگەنجە بڵاوی دەکاتەوە لەسەر ئەو ڕووداوانەی لە کاتی گەشتدا دێنە ڕێگای. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. ئۆلیچیان بەفرینیان هەریما کوردستانێکی خەڵکی خۆجێوین بیانیژی فێری وەرزشی خلیسکانە سەر بەفرێ بوونە. بەڵێ هاوکارمانی یەحیا بەرزنجیش ئەم راپۆرتەی ئامادە کردووە.
شاخەکانی باڵەکایەتی ساڵانێکە لە وەرزی بەفرباریندا دەبنە شوێنی پێشبڕکێی خلیسکێنەی سەر بەفر کە بۆ کورد وەرزشێکی نوێ و شاخەوانیش لە سەرتاسەری کوردستانی عێراق پەرەی پێدراوە. دوای چەندین ساڵ ماوەیەکی زۆرە لەسەر پەرەپێدان سەرپەرشتیکردن و بەروەردەکردنی شاخەوانی لەسەر ئاستی کوردستان و عێراق تێدەکۆچین. لە نێو ئەم گروپەی خلیسکێنەی سەر بەفر ژمارەیەکی زۆریش بۆ شاخەوانی لێرن هەڵنزان بە شاخ و چاوتێرکردن بە سروشتێکی دڕفێن. سروشتێک لێرەیە کە دەستی مرۆڤەکانی بەکەمی پێگەیشتووە. هەموو ئەمانەش ئەگەر حکومەتی هەرێم گرنگی پێ بدات کەرتی گەشت و گوزار زۆر وڵات دەژێنێ. ڕۆژێکی خۆشمان هەبوو خلیسکانەمان کرد و پێشبڕکێیەکی بچووک کە هەندێکیان لە کەمپی ئاوارەکان فێری خلیسکانە لەسەر بەفر بوون. شاخەکان زۆر جوانە و بەفرێکی زۆر باریوە و خەڵقی کوردیش زۆر بەسۆزن. ئیتر بەهۆی ئەوەی کە جەوەکە زۆر کەشوهەوایەکە زۆر سادی کرد و بەفر بەسەرداباری و لەسەرەوە هیچ مەودایەکی بینن نەبوو. ینی ئەو پەڕی مەترێک مەترونی وەک 2 مەتر پێشە خۆمان دەدیت و نەمان دەدیت ئیدی زۆر زەحمەت بوو. ئەم هەنگاوەی گەشت و گوزار لە هەرێم ڕێگایەکی ترە بۆ ناساندنی هەرێمی کوردستان بە دنیای دەرەوە. بەردەوام شوێنە سروشتی و کۆنەکان زمانێکی سەوزن هەموو کەس لێیان تێدەگات. فرسەتێکی جوانە بۆ یەکترناسین و پێکەوە ژیانی ئاشتیانە هەروەها سەرکێشیەکیش بوو. براوە و دۆڕاو لەم گەشت و پێشبڕکێیە وەک یەکن. هەر یەکێک لەمانە چیرۆکێکی لایە بۆ گێڕانەوەی گەشتێک بەنێو بەفر و شاخ و سروشتێکی دڕفێن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. بەڵێ دەخیل خۆشی شەکاتت هەبێت خەریکی شاخەوانی و خلیسکێنی سەر بەفر و خۆشە هەلبەت زستان خۆشە ینی ڕاستە بەفرێژی خۆشە لێ هەر کەس دوێ خۆ ینی ئامادەکاری بۆ ڕێدەوێتن تایبەتجل کوردستانێک و شتێک نوویە بە باوەریان من بەری خەڵک مەسەر بنمونە دوچە دنا بەفرێ دەدژین گونداوانەژی لێ بچن وەکو وەرزش لەسەر شاخ و چایە خۆ لەسەر بەفرێ یاریان بەفرێ بکەن یان وەرزشن بەفرێ بکەن شتێکی نووە لە هەرێما کوردستانی هەلبەتە بەڵێ دەخیل لێرەش بێگومان یانی ئەو شوێنانە هەیە با بڵێن خلیسکێنی سەر بەفر لە چیاکان بەڵام لەگەڵ ئەوەشا با بڵین شوێنەکە تایبەت بۆ ئەوە دانراوە ینی کەسێک نییە لە خۆتەوە بڕی خلیسکێنی سەر بەفر بکەیت و بەتە لە هەر جهەکی جێ تایبەتی وانایە هەی ئامادەکاریژی ڕاهەنات شتێن پێویست شتێن پێچوی بوێ وەرزشی هەلبەتێ نەدانان و ئامادەکردن لێ هەر چوابە زستان نەپسانە هەیە کوتر زستانی دەمێن خۆش شتا بەرنامە بێت یا کورد کۆنەکشن خدا حافیز کاتێکی خۆش هەر شاد بن.